دەستگای خێرخوازی بەخشین ساڵانە لەگەڵ هاتنی جەژنی قوربانی پیرۆز پرۆژەی قوربانی ڕادەگەیەنێت و ئەمساڵیش سەرەڕای بەدەمەواتنی هاوڵاتیان و خێرخوازان بۆ پرۆژەی قوربانی بەخشین بڕیاری داوە جگەلەوەی قوربانیکردنی ئاژەڵەکان لە کوشتارگە و لەژێر چاودێری وردی پزیشکی ڤێرتەرنەری دەبێت خودی بەشکردن و پارچەکردنی ئاژەڵەکانیش بۆ ماڵە هەژارەکان لە کوشتەرگاکە دەبێت و بەپێی بەرنامەی تایبەت و لیست و ناوی ئامادەکراویش بەسەر ماڵ و گەڕەکە ژانشینەکاندا دابەش دەکرێت. حیوانەکانیان پێش جەژن بە چەند ڕۆژێکی کەم ڕوودوو ڕۆژێک پێش جەژن حیوانەکان ئەکڕینوە لە یەکەم ڕۆژی جەژنە لە ئێواری یەکەم ڕۆژی جەژنە حیوانەکان لەبینە قەسابخانەی کوشتارگای سلێمانی کە لە قەرەگۆلە و لەوێ بە شێوەیەکی هەم سەحی و هەم شەرعی حیوانەکان سەر ئەبڕین و بە پاکوتەمیزی هەم بە ڕیعایەتکردن و بە لە بەرچاوگرتنی پاراستنی ژینگەی شارەکەمان و دووبارە لە بەرچاوگرتنی ئەوەی کە ئەو گۆشتەی ئێمە ئەو حیوانەیە کە ئێمە سەری ئەبڕین تەندروست بێ و دکتۆر پزیشکی تایبەتی لەو بوارەدا فەحسی بکات کە گۆشتەکەی بۆ خواردن ئەبێ یان نابێت چونکە هەر گۆشتێک یا هەر جگەرێک یا هەر پارچێک لەو حیوانە ئەگە دکتۆرەکە ڕەفزی بکاتەوە ئێمەش ڕەفزیەکەینەوە و دابەشی ناکەین. ئەو گەڕەکانی کە هەژارنشینن ساڵانی ڕابردوو بۆ مامبردوون لەوانەیە ئەم ساڵیش ئەگەر ئەندازەکە ئەوە بێ بۆ ئەوانیش بەرین و لە ڕێگەی سۆمای چاوان و خوشکان و ئەوانشەوە کە کۆمەڵێکی زۆر ناوی هەژار و فەقیریان لایە هەموو ساڵێک ئێمە ئەندازەیەکی باش ژمارەیەکی باش لەو پشکە گۆشتانە ئەین بەوان ئەوان بەسەر فەقیر و هەژارە دابەشی ئەکەن. خێرخوازان و هاوڵاتیان بە ئامانجی قوربانیکردنێکی دروست و تەندروست لە شار و شارۆچەکانی هەرێمدا ڕوو دەکەنە نووسینگەکانی بەخشین و بەپێی خواستی خۆیان بەخشین قوربانیان بۆ دەکات. هاوڵاتیان یان خواستێکی تایبەتی قوربانیکردنیان هەیە کە لە دوای قوربانیکردنەکە گۆشتی قوربانیەکە وەردەگرنەوە یا خودی دەستگای بەخشین لە چۆنیەتی قوربانیکردنەکە سەرپشت دەکەن کە بەخشین دوجار ماڵ و گەڕەکە ژانشینەکانی پێ ئاوەدان دەکاتەوە. ئەوەی بۆ ئێمە زۆر گرنگ بێت ئامانەتیە ئەو ئامانەتی کە لە ئەستۆمانە ئەویش لە دوو شتا خۆیان بینێتەوە. یەکەمیان لەو پارەی کە پێمان ئەگا لەسەر داواکاری قوربانی کار ئەو پارێت چی ئەوێ و چۆنی ئەوێ بەو شێوەی ئەم حیوانەکەی بۆ بکڕین و بەو شێوەی خۆی بگاتە دەستی ماڵە هەژارەکان. دووهەمیشیان ئەو گۆشتەشی کە ئاگاتە دەستی ماڵەکان گۆشتێکی پاک و تەندروست بێ. ئێمە ئەو شێوازەی کە وەکو قوربانیکردن پێی هەڵەسین شێوازێکە کە خۆمان ئەەکەین بە وەکیل قوربانی کار خۆمانەکە بە وەکیل کە پێی هەسین هەڵەسین هەشە دیاری ئەکات ئەڵێ فڵان جۆر حیوان بێ ئەوەنە کیلۆ بێت ئاوای تەوزێکن بەم شێوەیە بە پێی داواکاری قوربانی کارەکە هەڵەسین. وەرگرتنی پارەکە لە هەموو نووسنگەکانی بەرنامەی بەخشین لە دوهۆکەوە تاک و خانەقین ئێمە نووسنگەمان هەیە ئەو برا بەڕێزانەی و خێرخوازانی کە دەیانێت بەشدار من لەو پرۆسەیە ڕووەکەنە نووسنگەکانی ئێمە لەوێ پارەکەدا ئەنێن لەگەڵ ژمارەی تەلەفۆن و لەگەڵ جۆری داواکاریەکەی خۆیانە. دەستگای خێرخوازی بەخشین ماوەی 7 ساڵە پرۆژەی قوربانیکردنی بۆ جەژنی پیرۆزی قوربان ڕاگەیاندووە. لە ماوەی 7 ساڵی ڕابردووشدا بە گوژمەی 414 ملیۆن و 550 هزار دینار نزیک بە 30,000 ئاژەڵی گەورە و بچووکی قوربانی کردووە و بەو پرۆژێش توانیوێتی سفرە و خوانی جەژنی هەزاران ماڵی هەژار و کەم دەرامەت بڕازێنێتەوە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.